دەرنەتیجە ئازادیگەل سیاسی، ئازادیگەل اجتماعی، ئازادیگەل حق تەشەکل و بە دروستکردن تەشەکل و ئەمە کە جمهوری ئیسلامی ناوێرێ بالیان شتێکەوە دوای 1401 زۆر بەرجەستە بووەسەوە و هەموو کەسێک خەریکە ئەیبینێ قەتئەن و تەبیعەتەن جمهوری ئیسلامی خۆ نایژە من دەسم بەسراوە تەسلیم تەواو بوو حتمما سایەکە وەکو هەر حکوومەتێک بورژوایی تر بڵێ من هەم ئەتانم بەم لێتان ئەتانم سەرکوب بکەم ئەتانم ئێعدام بکەم هێشتا دار ئەتانم بم بتان کێشم بەدارە ئەتانم تیرباران کەم ئەتانم هەموو کارێ بکەم بەڵام چەندێک ئەیکا بە تۆر واقعیەکەی زۆر هەراسی هەست لەوە کە یەک فعال سیاسی ئێعدام کا چون ئەزانێت شلۆقە بێت بزانن زندانی بێدەسەڵاتترین کەسە لە تواو دنیا زندانی بێدەسەڵاتترین کەسە لە ئێرانە بەڵام ئێوە جنبش عەلەیه ئێعدام عەلەیه کوشتن سەری ها لە زندانگەلە وها لە بەند ژنانە ژنان سیاسی چەپ و ئازادیخوا جنبش و بزوتنەوەی عەلەیه ئێعدامیان خستکە سەر ڕێگا و خەڵک لە دەرەوەی زندان خەریکن ئەچن تەکیانە هیچ وەخت ئەمە لە جامعەیەکا و لە مەملەکەتێکا و خەڵکەکەی ترسیاگەن چوبنە سەکونا و یا حاکمیەتەکەی حکوومەتەکە وە قەویە ئیمکانی نییە بە وجود بێت